سلامی خوای گەورەتیان لێ بێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئومێدەوارم لە پەروەردگار داوا دەکەین خوای گەورە لە تاوان و گوناح هەموو لایەکمان خۆش ببێ و ئەم خۆڵباری نەبی کاتە ڕەحمەت و دووری کاتەوە لە غەزەب و لە تووڕەیی خۆی. ئامین. مسلمانە بەڕێزەکان، لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار معلومی جەنابتانە های لە پوشووی هاویندا باشترین و چاکترین دەستکەوتێ لەم هاوینەدا ئێمە دەستمان کەوێ هەموومان بەیەکەوە، چی باوکان و چی دایکان و چی ڕۆڵە شیرینەکانمان بە تایبەتی، چی لە کوڕان و چی لە کچان بتوانین خوای متعال جل جلاله هەم بۆ باوکو دایکمان خوای گەورە لیان ڕازی بێ و هەم وەک ڕۆڵەکان و ئەو منداڵە جوانانەی ئەو گەنجە جوانانەی خوای گەورە لیان ڕازی بێ. ئەوش ئەوەیە لەم چەند مانگەدا کە هاوینی پێئێڵێن کاتەکانمان بەسەر بەرین بەشتانێک کە سوودی دنیا و قیامەتمانی تیا بێ، بەشتانێک نەبێ هەر دنیایی بێ و قیامەتمان پشتگوێ بخەین، بەڵکو قیامەتش لە هەوڵمانە بێ چی وەک باوکو دایک بۆ ڕۆڵەکانمان و چی گەنجە ئازیزەکانش ئەبێ بۆ خۆیان پشوویەک خەزینەیەک خەزیرەیەک بۆ خۆیان کۆکەنەوە بۆ قیامەت. ئەو شەوەیە دەستگرینە قورئان خوێندنەوە ئازیزان. ئەم قورئانە زۆر گەورەیە، ئەبێ بە گەورەی خۆی جل جلاله و کەلامی خوایە، هیچ شتێک لەسەر زەویدا نییە کەوا جگە لەو قورئانە نەبێ کە کەلام و فەرمایشتی خودای گەورەیە. خوای متعال جل جلاله دەفەرمێ قل لئن اجتمع الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن، هەرچی مرۆڤەکان هەرچی جنۆکەکان کۆ بکەیتەوە سەر زەوی ئاسمانەکان ناتوانن وەک ئەو قورئانە بێنن، لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. هەموو دنیا کۆ بێتەوە ناتوانێ ئەو قورئانە پیرۆزە حرفێک و پیتێکی و سوورەتێکی و تا کۆتاییش کۆ بکەنەوە، چونکە ئەمە کەلامی پەروەردگارە. إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة، ئەوانەی بەردەوام قورئانە خوێنن، فێری قورئانە بن، خۆیان منداڵەکانیان ئەنێرن فێری قورئان بێ و بەردەوام نوێژەکانیان دەستی پێوەگرن و ئەبەخشن لە پێناوی خوادا لە نهێنی و ئاشکرادا، ئەوە تیجارەتە لەن تەبور. خوای پەروەردگارە فەرمێ دەستیان کردەتە تیجارەتێک لەگەڵ خوایە قەت لە ناو ناچێ. ئەو ئایەتەش تەماشایکەی قورئانی پێشی هەموویان کە خستووە دوای ئەوە نوێژ دێ و دوای ئەوەش بەخشین و بەخشندە دەدێت، کەواتە کەلامی خوای پەروەردگار خوێندنەوەکەی گەورەترە، چونکە لەم ئایەتە هاتووە. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام ئومەتەکەم ئەتانەوێ نەفەوتێن، ئەتانەوێ لە ناو نەچن؟ بەڵێ یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسلم، دەی دەستگرن ئەو قورئانەوە. پێغەمبەری خوا فەرمێ دەی دەستی پێوە بگرن بیخوێنن لەبەری کەن جێبەجێیکەن. هەر کەسێ ئاوا بکا سەرفرازی دنیا و قیامەتە، هەر کەسێ پشتگوێی بکا پشتگوێی بخا ئەوە تەئکیدی لێ بێ نە لە دنیادا و نە لە قیامەتیشدا ئاسوودە دەبێ. ئازیزان بەڕێزان میوانانی ماڵی خوا، ئەمە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ ئەتانەوێ بوونە ئەهلی قورئان، ئەتانەوێ بوونە ئەهلی خوا. خوای گەورە فەرمی لە حەوت تەبەقەی ئاسمانەوە ئەهلی خوا ئەهلی قورئانە، هەر کەسێ لەگەڵ ئەو قورئانە ئەهلی منە، هەر کەسێ پشتی لێ بکە ئەهلی من نییە. ئەمە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەلات وەسەلام. کەواتە خۆمان مناڵەکانمان لەکوێ جێیەکەینەوە؟ چەندێ لەم قورئانەی لەبەرە، چەندێ ئەزانێ بیخوێنێتەوە؟ ئایا ئێمە گونەحبار نین؟ وەک دایک و باوک چی وەڵامێکمان هەیە لە قیامەت کە ڕامانگرن بڵێن مناڵەکەت بۆ قورئانی نەزانی، ئەی بۆ ئینگلیزی زانی، ئەی بۆ فەڕەنسی ئەزانێ، ئەی بۆ هەموو لوغەکانی تر فێری ئەەکەی پارەی پێدەی ئەنێری بۆ وڵاتێکی تر بۆ ئەوەی فێر بێ، بەڵام قورئانەکە لە بەردەستایە هانی نادەی فێر بێ، یارمەتی نادەی، تەشجیعی ناکەی، ناینێری لە ساڵێکا مانگە ناینێری. ئەوە نەکەم تەرخەمی خۆت، ژنەکەت هەریچ نازانێ، سوورەت فاتیحا بە جوانی ڕەوان ناکە،
سوورەتە بچکەکان خێزانت نازانێ، کچەکەت نازانێ، مناڵەکەت نازانێ، ئەی بۆ غەمت نییە؟ تخوا لە مەکتەب ساڵێ بکەوێت چەندێک غەمتە، تخوا دوو دەرس بکەوێت چەندێک غەمتە، تخوا لە دنیادا دواکەوێ لەگەڵ مناڵەکانی تر تا چەندێک غەمتە. ئەی بۆ قورئان، ئەی بۆ کلامەکەی خوا، ئەی بۆ غەمت نییە؟ بۆ پشتگوێیە خەی ناترسی خوا پشتگوێت بخا، ناترسی خوا خۆت و ماڵ و مناڵت پشتگوێ بخا. ئەو کەسانە لە قورئانە نەیوتۆوانەی کەوا لە دنیادا کێرم بەرامبەر ئەو قورئانە با چاویان بێت لە قیامەتا بە کێری حەشریانەکەن. چونکە پێیان ئەڵێ خوای گەورە ئێوە قورئانتان نەبینیەتان بینی پشتگوێتان نەخست و پشتان لێ کرد. ئیماندارانی بەڕێز، ئەبێ بزانین خوای متعال جل جلاله ئاماژەمان پێ دەکات ئاگادارمانەکەتەوە پێغەمبەری خوش باشترین خەڵک کێ؟ خەیرکم من تعلم القورآن وعلمه. باشترین خەڵک ئەو خەڵکەیە کەوا قورئان فێر بووە و خەڵک فێرەکە. ئیماندارانی بەڕێز، لەگە قورئان بزانی و خەڵک فێر نەکەی خراپترین مرۆڤی تۆ. باشترین مرۆڤ ئەو کەسەیە قورئان ئەزانێ و خەڵک فێرەکە. جا ئەگە قورئان بزانی و خەڵک فێر نەکەی، ئەی چی جا کەسێک بێت هەر قورئان نزانێ، خوا پەنامان بدات. باشترین خەڵک ئەو خەڵکەیە قورئان ئەزانێ و قورئانیش خەڵک فێر دەکا و بەردەوامە. پێغەمبەری نازدارە فەرمێ صلى الله عليه وسلم من قرأ القرآن وتعلمه وعلم به، هەر کەسێ قورئان بخوێنێ و پاشانش فێر بێ بە جوانی و پاشانش کرداری پێ بکە، لە ڕۆژی قیامەتە تاجێکی نورینە ئەخەنە سەری. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ئەڵێ ئەو تاجە ئەمەنە شەوقەکەی تیژە بێتە سەر دنیا، خۆری دنیا کوژێنێتەوە. خوای پەروەردگار ئەمەی پێدا لە پاداشتیەوە. ئەمجا فەرمێ و هەروەها جلوبەرگێکی جوان و قەشەنگ ئەکەنە بەری ئەو کەسەی کەوا کەنە بەری وای کەنە بەر دایک و باوکی. ئەمجا ئەپرسن بەما خەڵک پیان ئەڵێ ئەبینێن، چونکە کەلپەلێکی زۆر جیاوازە لە خەڵکی لەو ڕۆژەدا کەلپەل نییە لە بەری کەسە ئیلا ئەمانە نەبێ. خەڵکە پرسی ئەم کەلپەلەیە چییە لە بەرتانە؟ چیتان کردووە؟ چی کارێکی خەیر و باش؟ ئەوان شەڵێنی خۆمان نییە، ئەم ڕێز و تەقلیدەی خوا نایەتی لە ئێمە هین خۆمان نییە. ئەی هین کێیە؟ هین مناڵەکانمانە، چونکە فێری قورئانمان کرد، یارمەتیماندا لەگەڵیان بووین بۆی فێر بن، بۆی لەبەریکەن، بۆی چەندێک خۆشە کوڕەکەت کچەکەت حافظ قورئان بێ، هەموو قورئانی لە سێنگا بێ، ئەچیتە دیوانی خوا چەندێ سەربەرزی، خۆت حافظی قورئان بی چەندێ سەربەرزی. ئەزانی لە ڕۆژی مەحشەردا پێت ئەڵێم بخوێنە چەندێکت لەبەرە بە ئەندازەی قورئان پلەت بەرزە بێتەوە، لەکوێ ڕاوەستی ئەلێوێ ماڵەکەت دیاری دەکرێ لە باشتە. چونکە لە قیامەتدا بە پارە و پوڵ نییە، بە مەنسەب نییە، بە قووەت و بازوو جوانی نییە، بە کردداری چاکە خوا محاسەبەت لەگەڵاکە. چەندێک کردداری چاکت بێ خۆت و ماڵ و مناڵت خوای گەورە ئەوەنت پێدا. بۆیە فەرمویان ئەمە بەوە دەستمان کەوت بە قورئان خوێندنی مناڵەکانمان دەستمان کەوت. ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ئەفەرمێت بەوا شوێن و مەکانەتیان دەست دەکەوێ کە چەندێک قورئانیان خوێندووە، چەندێک قورئانیان لەبەر کردووە بە تایبەتی. پیاوچاکان چۆن بوونە بە قورئان ئازیزان؟ یعنی پیاوچاکان لەگەڵ قورئانە چۆن بوونە؟ ئەفەرمن تعليم الصبيان القرآن أصل من أصول الإسلام. پیاوچاکان فەرموویانە فێرکردنی منداڵەکان یەکێ لە هەرە ئەساسی ئەتوانی بناغەی ئیسلامە منداڵەکان فێرکەین. ئازیزان ئەگەر ئێمە مناڵەکان فێر نەکەین، مناڵەکانمان بکۆڕن. ئەگەر مناڵەکان فێری قورئان نەبن بۆ کوێ ئەچن؟ ئەبێ بچێ ماتۆر بڕانێ، یان خۆی بکوژێ، یا مقابلەکەی، یان ئەبێ جەرگی باوکو دایکی بستوێنێ. ئەبێ فێری چایخانە و نەرگیلە و دوو لە ڕووجانە جەنابتان قومارخانە و ئەبێ بچێ بۆ شوێنانە. ئەگە قورئان نەخوێنێ و نەوێتە مزگەوت ئەبێ فێری حەشیشە و تلیاک و ئەمانە بێ.
ئەگە فێری ئەمە بێ ئیسلام پێڵێ ئەو شوێنانە مەمنوعە ناوێ بشتە ناوی، ئەمانە حرامە. وڵاتیش کەمێ ئیسراحەتەکە، کەمێ پشت دەداتەوە، کەمێ ئاخێ و کەمێ هەناسەیە خێر هەڵەمژێ. هەموو وڵاتەکانی سا ناڵێنن بەدەستی تلیاک و حەشیشە و حەپ و ئەمانەوە. ئەمە مۆدێل لە ناو گەنجەکانە، هەمومان زۆر جارە ناڵێنین بەمانە. ئەمانە چی وای لێ کرد؟ چونکە گەنجەکانمان لە مزگەوت نین، لە خزمەتی قورئانە نین، لە خزمەتی مامۆستایان نین، گوێ ناگرن، گوێی پێ نادا، گوێ بە تۆش نادای باوک، گوێ بە تۆش نادای دایک، هەتا بەیانی پێی بڵێ گوێی ناداتێ. چونکە بۆ تۆ پەروەردەی ئەهلی مزگەوتت نەکرد مناڵەکەت، پەروەردەی چایخانە و کافتریا و ئەو شوێنانە هەر ئەوە فێر دەبێ. گەرەکتە فێری چی بێ؟ گەرەکتە چی بێنێتەوە بۆ ماڵ؟ گەرەکتە چی خێر و بەرەکەتێک بێنێتەوە بەلای تۆ؟ بەخوا نایەنێتەوە. بۆیە بێ مناڵەکانمان بگرین فێری شتە جوانەکان، ئادابە جوانەکان، شتە کۆمەڵایەتی و ئادابە شیرینەکانی کەین. فێری کەین چۆن ڕێزی باوکی بگرێ، فێری کەین چۆن ڕێزی دایکی بگرێ. ئەگە دایک و باوکی لێ ڕازی نەبێ، خوا لێ ڕازی نابێ. فێری کەین چەنێ بە ئەدەب بێ لەگەڵ تۆ ئای باوک، چەنێ بە ئەدەب بێ لەگەڵ دایکە. ئەم منداڵە شت نەشارێتەوە لەیەوە، ئەوەی بیکا خوا پێی خۆش بێ، شیلاڕێ نەکا. هەمومان زۆر جارە ناڵێنین بەدەست مناڵەکانمانەوە، گلەی زۆرمان هەیە، بەڵام لەوەیە لێم ببرونەوە ئەگەر بڵێم خۆمان سەبەبین. زۆر جار خۆمان یارمەتیان ئەدەین بۆ ئەوەی بەرە ئەو لا بڕۆن نێنەوە بۆ لای ئەیلا. وەفەرموویانە لە ڕۆژی قیامەتە ئەوەی ئینسان بەم قورئانە خوای گەورە پلەپایی بەرزەکە. چونکە لە دنیادا خەڵکانێ بوون هیچ نەبوون، بە قورئان بەرزۆ بوون. خەڵکانێکی زۆر گەورە بن بە قورئان، چونکە پشتیان کرد لە قورئان. ئەو کاتە قورئانش لە دنیادا بە هیچیانی زانی. یەکێ لەو پیاوچاکانە ئەفەرمێ ابن خەلدون ئەفەرمێ تعلیم الوالدین للقراءة شعائر من أشعار الدين. ئەو بۆ مناڵەکان، ئەمجا بۆ باوکو دایکان. ئێمە زۆر جارەڵێن قورئان بخوێنین، گەورەکانمان وا ئەزانێ بەس لەگەڵ ئەو گەنجە و ئەو مناڵانەمانە. ئەی خۆمان چەندێ قورئان ئەزانین؟ 30 ساڵە، 40 ساڵە، 50 ساڵە، تۆ نوێژەکەی جوزی قورئانت لەبەر نییە. 50 ساڵ چی تەمەنێک؟ ڕۆژی یەک ئاەتی لەبەر کردا، ئێستا چەند جوزی قورئانت لەبەر بوو؟ بۆ محاسەبەی خۆت ناکەی؟ ئێمە خۆمان کەم تەرخەمین چی جا مناڵەکانمان. خۆمان معقول نییە کەسی وایە 30 ساڵە نوێژەکە سوورەتی فاتیحەی ڕەوا نییە. فاتیحەی ڕەوا نییە، کە فاتیحات ڕەوان نەبوو نوێژەکەت قبوڵ نییە. هەوڵنادا دانانیشێ هەموو شەیە بە 2 سەعات، بە 3 سەعات، بە 4 سەعات دانیشێ بۆ هەموو شتێک. ئامادە نییە لە 8 سەعاتێ دانیشێ بۆ خوا فێری قورئان بێ. ئامادە نییە. هەندێکمان هەروە عیبەیە زانین، پیاوێکی وەتەمەن و ڕیسپی چۆنە بێچمە لای گەنجێ فێر بم. بۆ تو لە ئیمامی شافعی زیاتری، لە ئیمامی ئەحمەد زیاتری، لە ئیمامی مالک زیاتری، و لە ئیمامەکانی تر و لە سەحابەکانی تر، لە پێغەمبەر گیان زیاتری صلی الله عليه وسلم. جار ئەویت سەحابەکان بخوێنە سەر ماکەمێ، با گوێتان لێ بگرم. قەیچێکە کەسێکی باش و چاکەیە داینە بۆ خۆت لە هەفتەی شەوێکدا، لە مانگێکدا، لە 2 مانگ، لە 3 لە ساڵ داینە بۆ خۆت بچۆ خزمەتی چایە بخۆ لە ماڵەکەی، با چەند ئاەتی قورئان فێرت کە. دەمەتەقەی زۆرمان کرد، سوودی نەبوو. زۆر چوومان بەلای یەک، ئیلا خێرەکان نەبێ، باقی سوودی نەبوو. تەمەنمان ڕۆیشت، تەواو بوو. ابن حەجەر لە 40 ساڵان دەستی کردە علم و زانست. لە 40 ساڵان، تەمەنی 40 ساڵان بۆ ئەو کەڵە پیاوە. ساری حەدیثێک لای ئەو پیاوە بێت، هەمومان یەکسەر تەسلیم دەبین. ئەوەنە پیاوێکی ڕازگۆیە. ئیماندارانی بەڕێز، هەمومان بە یەکەوە ئەم هاوینە بۆ خۆمان و مناڵەکانمان دەرفەتێ بکەینەوە. چۆنەی نێرین بۆ خولەکانی هاوینە بۆ ئەوەی ساڵێکی تری بە قووەت بێ. هەوڵدە لەم مانگەدا
لەم دو سێ مانگەدا مناڵەکەت با فێری دین بێ، ناشکری خوا نەبێ خۆ لە قوتابخانەکان دین نەماوە. مانایەوە نییە کولی شتێکی هاکەداییە هیچی تیا نەماوە. حەزێکی بڕۆ مناڵەکەت بێنە هەتا کولێشتەواوەکە بزان ئەزانێت چنێ دین ئەزانێ، هەتا کولێشتەواوەکە کەم نسبەیەکی کەم زۆر تایەتی، بەڵام کەمە زۆر هیچ نییە. بۆیە ئەبێ وریابین. وتێتی ئەم پیاو چاکە ئەو کەسانە بۆ باوکو دایکان ئەو شتەی کە چاک و باشە ئینسان ئەنجامیدا وەک باوکو دایکان ئەوەیە کە فێری قورئان بێ، و قورئانش ئەبێتە ئەوەی لە هەموو مەسایبەکانی پارێزیە، دڵی پاک دەکاتەوە، و ئەبێتە ئەوەیشی کەوا ئاەتەکانی خوای گەورە و حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەیپارێزێ. منداڵەکانمان ئەوەنە ناوی تۆپانە کە تۆپانچیەکانیان لەبەرە، ئەوەنە ناوی هەر پێغەمبەری خوا ناوی نازانن بە تەواوەتی. مناڵەکانی پێغەمبەر نایناسن، غەریب بوونە. ئەهل و بەیتی پێغەمبەر کەس نایناسێ، بەڵام لەوێ مناڵێک دانەی چەنەها ناوی غەریب غەریب عەجایب فێر بووە. ئەبێ بەڕاستی ئەمە محاسەبەیەکی خۆمان بکەین هەمومان، بە دایک و باوک بە مناڵەکانمان تەشجیعیان بکەین لەسەر ئەوەی لە هەرچی شوێنی قورئان بوو بینێرین، با فێر بێ، هانیدە هەدیەی بۆ بکڕا، یارمەتی شوێنە قورئانەکان بدە، بە هەدیەی تۆ بە پارەی تۆ خەڵک فێری قورئان بێ، بە پارەی تۆ با خەڵک فێر قورئان بێ. تۆ گە پارەش بدەی، یارمەتی ئەو خەڵکەش بدەی، شتی بۆ بکڕی، دڵی خۆشکەی، وەک ئەوەیە تۆ فێر بوویتە، هیچ فەرقی نییە. زۆر جار ئێمە بینە تەشجیعێ بۆ شوێنە چاکانە. ئیمانداران بەڕێزان، ئێمە پێویستمانە بە خەڵکی چاک، دەستپاک، دڵپاک، دەمپاک، خەڵکی چاکمان پێویستە. خەڵکی چاکمان پێویستە بۆ ئەوەی لە مزگەوتەکانە بێ، خەڵکی چاکمان پێویستە بۆی لە خەستەخانەکانە بێ و دکتۆر بێ، خەڵکی چاکمان پێویستە بۆی ئەندازیارێکی چاک بێ، بۆی دکتۆرێکی چاک بێ، بۆی مهندسێکی چاک بێ، بۆ هەموو سلتەکانی دنیا، هەموو شوێنەکانی دنیا پێویستمانە بە خەڵکی ئەهلی دەستنوێژ، خەڵکی پاک، خەڵکی خاوەنی وجدان، خەڵکی خاوەنی زەمیر. تۆ سێری کە لە هەموو دنیادا گە دکتۆرێ چاک بێ، هەموو دکتۆرەکانەوە دژمنی، چونکە پارەپەرست نییە، چونکە بۆ گرفیانی هەوڵ نادا، چونکە یارمەتی هەژار و لێ قەوما و نەدارەدا، ئیتر هەموویان بەرە بن لێ، هەمووی قسەیەکە، یەک قسە بکە هەمووی سێرەکەی بە دەوریدا. بۆ لەبەرەوەی یارمەتی هەژارە، لەبەرەوەی جەنابەت وەرەقەیەکە بڕی بە 3000 بە 5000، لەبەرە ئەو وەرەقەکەی 5000ە، لەبەر ئەوەی پارەکەی هەژار و نەدار و لێ قەوما بێ گەڕێتەوە چونکە پیاوێکی خراپە. با ئێمە تەشجیع ئەو کەسانە بکەین کە ئەهلی چاکن، ئەوانە ئەهلی دنیان، قۆڵ بڕن، گیرفان بڕن، با لە ناومانە بایان نەمێنێ، بڵین ئەمانە قۆڵ بڕن، ئەمانە گیرفان بڕن، ئەمانە هاتوون لەبەر حەسابی هەژار و لێ قەوما و نەدار گەرەکیانە خۆیان دەوڵەمەند کەن. نەخێر باوا نەکەین. پێویستمان بە هەموو کەسێکی دەست بە دەست نوێژە، دەم بە قورئانە، تخواگە قورئانی لەبەر بێ، تخوا غەدری لێ ئەکا، تخوا ئیژدان و زەمیرەکە و قورئانەکەی لە سنگیا ئەیلێ زیاد ڕەوی بکا لە تۆ، زیادی لێ بسێنێ، بە نەحەقە قسەت بۆ بکا. نەخێر. ئیماندارانی بەڕێز، ئەبێ زۆر جار ئێمە پێویستمان بۆ هەموویەتی، و ئیمامی شافعی فەرموویەتی هەموو علمێک جگە قورئان مەشغەڵەتە، هەموو علمێکی دنیا جگە قورئان مەشغەڵەتە. علمەکانی تر باشن، هەمویانش لە قورئان هەڵبژێراون، ئیلا علمی چی نەبێ تێگەیشتن لە دین، ئیلا علمی ئەوە نەبێ فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. من داوام وایە لە بەڕێستان خولی هاوینە لە مزگەوتەکان ئەکرێتەوە، بە تایبەتی مزگەوتەکان زۆر جار مناڵەکانتان تەشجیعکەن، بیان لێرن با فێر بن، با فێری ئەگەر ئاەتێکش بێ زۆرە، ئەگەر سوورەتێکش بێ زۆرە، ئەگەر یەک ئادابش فێر بێ بەخوا زۆرە، چونکە ئەگە نەیلێری بۆ خوای بوون ئەحباری لە دنیا و لە قیامەتە. چونکە ئەوەی کە لەسەر منە وتم، ئەوەی لەسەر توش بوو بیستت و تۆش بیگەێنە بە خێزانت، ڕۆیتەوە بۆ ماڵ ئەمەی بۆ باسکە. مناڵەکانمان مەبێ فێری قورئان بێ، قەینابا لە دنیا دوا نەکەوێ، کەس نەیوتووە، هەمووی با فێر بێ، بەڵام تخوا قورئانەکەش پشتگوێ مەخن، تخوا کەلامەکەی خواش پشتگوێ مەخن، چونکە با نەبینە قەومێک گەلێک
کە ئەو گەلە بین خوای گەورە لە قورئانە باسمان نەکە قورئانمان هەجر کردووە قورئانمان پشتگوێ خستووە ئیماندارانی بەڕێز خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایە شارەزامان کەی لەو قورئانە پیرۆزە لەو کەلامە شیرینە ئێمە وەک باوک و دایک یا الله وەک مناڵەکانمان شارەزاکەی ئامین ئامین والحەمدولیللاهی رب العالمین